ئەو کارەساتە نەخوازراوانەی لە ماوەی ڕابردوودا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕوویاندا بوونە هۆکاری لە ناوچوونی زۆر کولتور و کەلەپوری کوردستان و تەواوی ناوچەکە. لە ناو قوربانیانی عێراقدا کەمی نەنەتەوەیی و ئاینیەکان زۆرترین باجیان داوە. خاتوو غەدافەسیە ئەرکێکی گەورەی لە ئەستۆ گرتووە و هەوڵ دەدات بە پاراستنی کەلوپەلە کەلەپوریەکان نەریتی کریستیانەکانی کوردستان و عێراق بپارێزێت و بە زیندوی بیهێڵێتەوە. بۆ ئەو مەبەستەش مۆزەخانەی ئەسڵافی بنیاد ناوە. بديت أني بهذا العمل من 14 ساڵان بووم کاتێک دەستم بە کۆکردنەوەی ئەو کەلوپەلانە کرد. زۆر بچووک بووم. لە مووسڵ لەدایک بووم. ماڵی یەکێک لە باپیرانم لە مووسڵ بوو. ئەوەی دیکەش لە بەختێدا. کاتێک چوومە ماڵی باپیرم ئەو پارچە دەگمەنە مێژویانم بینی. بۆ نمونە کلدان و قوتووی بوون و باولی کۆن بۆ شتەکانیان. هەر کاتێک لە مووسڵەوە دەهاتم بۆ بەختێدا کەلوپەلە کۆنەکانی داپیرم دەبینی کە بۆ چنین بەکاری دەهێنان. ئیتر شتی جۆر بە جۆری هەبوو وەکو تەشی و گڵۆڵە خوری ئامادەکراو. نازانم بۆ بەڵام هەمیشە و لە منداڵیەوە زۆر ئارەزوی ئەو کەلوپەلانم دەکرد و وەرم دەگرتن. لەم مۆزەخانە بچووکەدا ژمارەیەکی زۆر کەلوپەلی دەگمەن و ئەنتیکی کەلەپوری نمایش کراون. بەردەوام خەڵک دێن و سەردان دەکەن و کەلەپوری ناوچەکە دەبین و دەربارەیان فێر دەبن. ئیتر شتی وەکو فانۆس، هێڵک، دەستار و گوێزانی سەردەمی کۆن دەبینین هەتا دەگاتە وێنە تایبەتەکانی کریستیانەکانی کوردستان و عێراق و ئامێر و کەلوپەلە گشتەکانی کە لە ناوچەکەدا بەکار هاتوون. وأني هاي القطع يعني أعتبرها كنز. من ئەم پەرچانە وەکو خەزێنەیەک دەبینم. پێشینانمان ئەم میراتیان بۆ ئێمە جێهێشتووە. ئەگەر ئێمە بتوانین ئەم پارچانە بپارێزین جیلی داهاتووش دەیان پارێزن و بەم جۆرە ئەم میرات و کەلەپورە بە زیندوی دەمێنێتەوە. ئەم دیزە و گۆزانەی دەیان بینین هەر لە بەختێدا دروستکراون و بەکارهێنراون. ئەمانە هەمووی بەرهەمی ناوخۆیی بوون. سەرباری ئەوەی کە زیاتر لە 70 ساڵە لە پرۆسەی بەدناوی فەرهوددا ڕژێمی ئەو کاتەی عێراق جوەکانی تاڵان کرد و لە وڵات دەری کردن، بەڵام کاتێک بەناو مۆزەخانەیەکی لەم جۆرەدا دەگەڕێن هێشتا کەلوپەلەکانیان ماون و خەڵک دەیان پارێزێت. ئەوەی دەردەکەوێت مۆمدانی چرای خەنوکەیە کە جوەکانی کوردستان لە جەژنی خەنوکەدا دایان دەگیرساند. هەرچەندە مۆمدانە لەوانەیە بۆ ماوەی دەیان ساڵ بێت ڕووناکی تێدا دانەگیرسا بێت، بەڵام کورد و کریستیانەکان باشتر لە هەمووان لە ئێش و ئازاری دەربەدەرکردن تێدەگەن و ئیتر ئەگەر بە پارچەیەکی بچووکی لەم جۆرەش بێت دەیانەوێت بڵێن کە ئومێدی پێکەوە ژیان هێشتا لە ناو نەچووە و زیندووە. موجود كثير من التراث المسيحي. هەر کەسێک دەتوانێت ژمارەیەکی زۆر لە میرات و کەلەپوری کریستیانەکان لێرە ببینێت. ئێمە هەمیشە حەز دەکەین کە سەردانی شوێنەکانی مووسڵ بکەین کە ژمارەیەکی زۆر شوێنی مێژووی و کەلوپەلی دەگمەن لەم ناوچەیەدا هەن. ئەمڕۆ من بە تایبەت بۆ بەختێدا هاتووم بە مەبەستی دیتنی کەلەپوری کۆنی کریستیانەکان و فێربوون دەربارەیان. خاتوو غەدافەسیح زۆر شتی لەسەر کریستیانەکان بۆ ڕوونکردینەوە کە پێشتر نەمان دەزانی. قسەمان لەسەر شێوازی جلوبەرگ و شێوازی ژیانیان لەم ناوچەیەدا کرد. کاتێک داعش بەلاماری ئەم ناوچەیەدا من لە بەغداد دەژیام و منداڵەکانم لێرە بوون. وەکو هەموو خەڵک ئەوانیش ئاوارە بوون. داعش ماڵەکانی سووتان و وێرانی کردن. کاتێک گەڕاینەوە تەنها ئەم پارچە مابوو. بۆیە هەر کاتێک ئەم وێنەیە نیوسوتاوەی حەزرەتی مریەم دەبینم ئاوارەی منداڵەکانمان بیر دەکەوێتەوە. هەر کاتێک دەبینم زۆر زەحمەتە بۆم. شێوازی جێهێشتن و ئاوارەبوونیان دێتە خەیاڵم. ئێوەش دەزانن کە منداڵ واتای چی. نەوەکانیشم لێرە بوون. هەمویان ڕۆشتن. سوپاسی خوا دەکەم هەر سەلامەت بێ ماڵی دنیا هیچ نییە. سەلامەتی گرنگترین سەروەتی مرۆڤە. لە هەرێمی کوردستان و عێراق بە تایبەت لە شارە گەورەکاندا چەندین مۆزەخانە و شوێنی تایبەت هەیە، بەڵام بارودۆخی جەنگ و هەوڵی سڕینەوەی کەمینەکان لە 100 ساڵی ڕابردوودا هەستی خۆپارێزی لای خەڵکی خەمخۆری وەکو خاتوو غەدا دروست کردووە کە خۆشیان بەرپرسیارەتی پاراستنی عادەت و کولتورەکانیان لە ئەستۆ بگرن و هەوڵدەن بیهێڵنەوە و بیگەێنە دەستی نەوەکانیان. خاتوو غەدافەسیە تەمەند 6 ساڵ لە ساڵی 2019ەوە گەڕاوەتەوە بەختێدا و لە ساڵی 2020ەوە ئەم مۆزەخانەی کردوێتەوە. ئەمەش وەکو هەوڵێکە بۆ پاراستنی کەلەپوری کریستیانەکان و تەواوی خەڵکی ناوچەکە.